کچی گاور دڵی بردەم عشقی بۆم و پیری کردم کچی گاور دڵی بردەم عشقی بۆم و پیری کردم. ئەو عشقەی بەدەست و پەنجەی هونەرمەندی گەورەی کورد زەکەریا عەبدوڵڵا ئاوازەکەی درا بە گوێماندا و بە سۆزی دەنگی ئەردۆکەی قەڵاو منارە کرایە ڕۆحمانەوە. کچی گاور ئەو گۆرانیە بوو کە ئەردەڵان بەکرد بۆ مەعشوقە ئەوروپیەکەی وت، بەڵام تەواوی گەنجانی نیشتیمانی عاشق کرد. عشقی جوانی دوێنێ کردم دنیا و خەیاڵی بردم. ئەردەڵان بەکر لە ساڵی 1967 لە خێزانێکی کوردپەروەر لە هەولێر لەدایک بووە. ئەو لە خۆشەویستیدا پێی دەوترا ئەردۆ. لە تەمەنی 18 ساڵی و لە سەرەتای لاوێتیەوە بەوەتە پێشمەرگە، بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1991 دەچێتە سوید بەهۆی هەڵوێستەکانیەوە تا مردیش تەنها یەک جار ڕێگەی پێدرا بگەڕێتەوە هەرێمی کوردستان، بەڵام هەرچی لەم نیشتیمانە ڕووی بدایە ئەو لە سویدەوە هاواری دەکرد. ئەردەڵان لە ساڵی 1993 یەکەم بەرهەمی سیدی خۆی بڵاو کردوتەوە و خاوەنی 5 ئەلبوم بووە. ئەردۆ لەو هونەرمەندانەیە کە هونەرەکەی نەمرە، لە هەر کات و سەردەم و شوێنێک گوێی لێ بگیرێت پڕت ئەکا لە مۆسیقا و هونەر. ئەو لە نەوەتەکانی سەدەی ڕابردوودا تەواوی نەهامەتیەکانی کوردی بە مۆسیقای دەنگی دەفڕاند و کوڕ و کچەکانی باشووری کوردستانی عاشق بەیەک دەکرد. ئەو لە بۆنە و ئاهەنگەکانی ڕەوەندی کوردی لە تاراوگا بۆنی نیشتیمانی دەدا لە سنگی پەنابەرە کوردەکان لە ئەوروپا. کێوەفای عشقی بینیوە تا بێزاریە لە سویدەوە دەگەیشتە کوردستان و تەواوی سۆز و عشقەکەی ئەردەڵان لە دڵی گەنجانی وڵات چەکەرەی دەکرد و دواتر بە بەینۆ هەمووانی دەخستە هەڵپەڕین. ئەردەڵان زیاتر لە 15 ساڵ پێش ئێستا گلەیی لە هونەری کوردی دەکرد و پێی وابوو نابێت بە هەموو کەس بوترێت هونەرمەند و بێ گوێدانەیاسا بە ئارەزووی خۆیان گۆرانی بڵێن. پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئێستا بمایە دەبوو چی بڵێت لەسەر هونەری کوردی؟ با قسەی دڵی خۆمان بەوەی ئاشکرایە وەکو بۆ کچ و مچانە دەیکەن ئێستا دەبێت لە شولارەکی جوانت پێبی دەبێت بتبەنە مەزرعە و دوایە دەتبەنە مەسر، لە مەسر مۆسیقای عەرەبیت بۆ دەکەن. ئەوە ڕاستیەکانە. دوای دەتینەوە لەبنان، لە لەبنانش بە ئەمری خۆی لەگەڵ مەسئولێکی یەکدری دەبینەوە سێدەکە لەوێ جۆ دەکەن و بزانن باشت گوتێ و باشت نەگوتێ و ئیتر ئەوەیە هونەری کوردی ئەوڕۆ لە دەستەوانێ. هاوڕێکانی دەڵێن ئەردەڵان پیاوێکی سادە و ئازا و ڕاشکاو بوو، هەرگیز خۆی لە کەس بە گەورەتر نەدەزانی و هەمیشە هاوکاری خەڵکی دەکرد. ئەردۆ لە دیدارێکیدا دەڵێت بەهۆی هەڵوێستەکانیەوە دوای 15 ساڵ ڕێگەی پێدراوە بگەڕێتەوە هەولێر، بەڵام لە هەر کوێی جیهان بێت وا دەزانێت لە کوردستانە، بۆیە داوای کرد کە مرد بە دەوری قەڵادا بیسوڕێنەوە و دواتر بیبەن بۆ لای دایکی. ئەردەڵان بە گۆرانی دەیوت زۆرە ترسم، هەرچەند دیار نەبوو لە تێکچوونی دۆخی نیشتیمان دەترسێت یاخود لە تێکچوونی هونەر یان لە عەشقەکەی. بەڵام لەو پەڕی گەنجێتی دوور لە نیشتیمانەکەی لە دەی 2009 بەهۆی نەخۆشیەوە لە سوید ماڵاوایی لە ژیان کرد و دوای 2 ڕۆژ لە هەولێر بە خاک سپێرا.